هەواڵی خۆڕادەستکردنی تۆمەتباری کوشتنی باوکو کوڕەکەی قەزای کفری کە لە بنەڕەتدا سەر بە هۆزی عەزاوین دەگاتە غالیبیە لە پارێزگای دیالە و کەسوکاری قوربانیەکە و کەسایەتی و پیامەقوڵانی هۆزەکە دڵخۆشەکە. هۆزی عەزاوی کە یەکێکە لە هۆزە دیار و بەناوبانگەکانی ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراق سوپاسی ڤارمیدیاکەن کە بە شێوەی مەیدانی پیشەیانە زانێرەکانی لەبارەی دۆسیەکەەوە گواستوتەوە و دەنگی ئەوانی گەیاندوتە لایەنە پەیوەندیدارەکانی حکوومەتی هەرێمی کوردستان. لە هەمان کاتیشدا داوای دەستگیرکردنی سەرجەم ئەو کەسانەش دەکەن کە لە ڕووداوەکە تێوەگلاون. أول مرة نشكر القناة مالتكم. سەرەتا ئەمەوێت سوپاسی کەناڵەکەی ئێوە بکەم لە گەیاندنی زانیاری و ڕاستیەکان بە کورد و عەرەب. هەروەها زۆر سوپاسی هەموو ئەو برا کوردانە دەکەین کاو خەمی ئێمە بوون. سوپاسی حکوومەتی هەرێم و وەزیری ناوخۆ دەکەین. هیچ کەم تەرخەمیەکیان نەکردووە لەگەڵمان، بە گەرمی لەگەڵمان بوون. ئێمە زۆر سوپاسیانەکەین بۆ هەر کارێک خۆی پەروەردگار ڕازی بکات. ئەوان ڕازی نەبوون بە ناحەقی و سەرکۆنەی ئەو تاوانەیان کرد. ئێمە ئەزانین کە خانەوادەی مەسعود بارزانی و خودی مەسعود بارزانی زوڵمی پێقبوڵ نییە. ئەو ڕووداوەی کە ڕوویدا پەیوەندی بە نەتەوەی کوردەوە نییە، کردەوەیەک بووە لەلایەن تاکە کەسێکەوە بووە. الحدث اللي صار الكرد ما مدانشا عليه. الحدث اللي صار فردي. حسێن عەزیزی مێرد منداڵ تەمەنی 11 ساڵانە ڕووداوەکە بۆ ڤار دەگێڕێتەوە دەڵێ ئەو شەوە ئەندامانی خێزانەکەی کە زیاتر لە 11 ئەندامن لە خەوێکی قوڵدا بوون و لە ناکاو لە دەنگی تەقەی زۆر لە ماڵەکەی خۆیان لە کفری خەبەریان بۆتەوە و کاتێ دەبینێت باوکی و براکەی خەڵتانی خوێن کراون. ئێمە داوا لە حکوومەتی هەرێم دەکەین ئەو تاوانبارە کە ئەفسەرە و هاتە سەر ماڵەکەمان دەستگیر بکات و ڕادەستی حکوومەتی ناوەندی بکات بۆ ئەوەی بە سزای خۆی بگات و ئێمەش مافی خۆمان وەرگرین. من لە تەنیش براکەمەوە بووم لە دەنگی تەقە خەبەرم بۆوە. یەکەم جار لە براکەمیاندا پاشان باوکم هەستا لە ژوورەکە بەرفی شەکیاندا بە 3 فیشەک دانەیەک لە دەستی و دوانیش لە سکی. پیامەقوڵانی هۆزی عەزاوی ئاماژە بەوە دەکەن ڕووداوەکە تاوانێکی کەسیە و پەیوەندی بە پرسی نەتەوەی و تایفیەوە نییە، هەروەک جەخت لە بنەمای برایەتی نێوان کورد و عەرەب دەکەنەوە، بەتایبەت کە لە ئێستادا عێراق بە دۆخێکی هەستیاردا تێپەڕێ. احنا نقول ان شاء الله ناخذ بالهدوء واخواننا الكرد نحترمهم. ان شاء الله بە ئارامی چارەسەرە بێت. هیچ شتێکمان لەگەڵ کورد نییە، ڕێزمانەگرن و ئێمەش ڕێزیانەگرین. ئەوان هاتوون بۆ پرسەکە بە هیچ شێوەیەک جگە لەو کەسانی کە تاوانبارن هیچ کەسی تر تاوانبار نییە. ئێمە دەمانەوێت ئەوانەی تریش سەرجەمیان دەستگیر بکرێن و بە سزای خۆیان بگەن. شەوی 22 ئەم مانگە لە قەزای کفری کەسایەتی بەناوبانگی ناوچەکە و کادری دیاری پارتی دیموکراتی کوردستان ئەکبەری حاجی ڕۆستەم لەلایەن کەسێکی عەرەبەوە لە نێو باخەکەی خۆی دەکوژرێ. لە تۆڵەی ئەو ڕووداوەشدا برایەکی ئەکبەری حاجی ڕۆستەم باوکو کوڕێک لە هۆزی عەزاوی دەکوژێت و لە پاش چەند ڕۆژێک خۆی ڕادەستی هێزەکانی پۆلیسی هەولێر دەکات. قسەی کۆتایی ڤار دەیکات.